بەیانی ڕۆژی دووشەممە دانیشتوانی پێنجێن بێ ئێوە ئاگادار بکرێنەوە کارەباکەیان لێکوژێنرایەوە. زیاتر لە 9 ساڵە خەڵکی ئەم قەزایە لە ئێرانەوە کارەبایان بۆ دابین دەکرێت کە لە ڕێگەی گرێبەستێکەوە لە نێوان حکوومەتی هەرێم و کۆماری ئیسلامیدا ئیمزا کراوە، بەڵام ڕۆژی دووشەممە کارەباکە لەلایەن ئێرانەوە بڕاوە. ئێمە بەپێی ئەمپێر ماڵەکان هەر ماڵێکدا ئەمپێران پێداوین، هەندێ ماڵ هەیە بڵێن زیاتر سەرپەکە 16 ئەمپێرە، بەڵام ئێمە بە دەکەش قەناعەت دەکەین بە شەرتێ بمان بێ بەردەوام. تەنانەت خۆگەرمکردنەوە لە پێنجێنی ئێمە بە کارەبایە، چونکە تا ئەیسێ ئەم حکوومەتە یەک بەرمیندەوتی بە ئێماوە، ئەگەر بیشی خۆینەوە بەشمان ناکات، هەربی خۆیتەوە بەشی ساڵێک ناکات. بەرپرسانی قەزای پێنجێن دەڵێن بەهۆی ئەوەی گرێبەستی نێوان حکوومەتی هەرێم و ئێران نوێ نەکراوەتەوە، بەرپرسانی ئێران چیتر ئامادەنین کارەبایان پێ بدەن. لەم بارەیەوە حکوومەتی هەرێم بە کەمتەرخەم تۆمەتبار دەکەن. سەبەبی برانی کارەباکەش بۆ دوو خاڵی ڕایانەوەیکیانەوەی ئەو پارەی کە لە سەرمان کەڵەکە بۆ وەکو قەرز و هەنگاوی جدیمان نەناوە، هیچ نەبێت لە دوای قەرزە پارەی مانگانە بێن بە ئێران. بەشی دووەمی شێگەڕێتەوە بۆ عەقدە ئاساسیەکەمان کێمە 2014 کرا. لە 2014ەوە تەنها نامێلێک تێگەیشتنمان هەبووە بۆ بەردەوامی کارەباک. بێجگە لە شارۆچکەی پێنجێن و گوندەکانی دەوروبەری دوو ناحیە و دەیان گوندی دیکە لە ڕێگەی ئێرانەوە کارەبایان بۆ دابین دەکرێت. دوای بڕینی کارەباکەیان خەڵکی ئەو ناوچەیە دەڵێن زیانێکی زۆریان کردووە، چونکە ئیشوکاریان بە تەواوی وەستاوە، چونکە لێرە مۆلیدەی حکومی نییە و هەر بۆیە بەجارە بێکارەبا بوون. گەورەترین کاریگەری هەیە لەسەر بازار، یانەوەتانە ئێستا ئێمە کە بەرگ دروین وەستاوین، هەموو سەنعاتچیەکان وەستاون، بازار وەکۆڵە خەڵک بێشەوق و زەوقە، ینی پێنجۆنێکێ لە هەرشتە زۆر جوانەکانی کە بۆی کراوە مەسەلەی ئەم کارەبا بووە و تا ئێستاش ئێمە بێکارەبا نەبووین، تا ئێستا خەڵک بڕیاری ناوە چی بکەوە نایزانین چی بکەن، چونکە لە ڕاستیان فەراغە بە مۆلیدە بۆمان پڕ نابێتەوە ناڵە ناڵی مۆلیدە. لە ساڵی 2014ەوە گرێبەستی هێنانی کارەبا لە ئێرانەوە تازە نەکراوەتەوە، هەر بۆیە ئێستا هەرێمی کوردستان نزیکەی 27 میلیۆن دۆلار قەرزاری کۆماری ئیسلامی ئێرانە هی ئەو کارەبایی ڕایکێشاوە. عومەر فەتاح، NRT، پێنجێن.